دواهێرشی داعشە بۆ سەر چەند ئۆتۆمبیلێکی بار هەڵگر لە ناوچەی شێرکی سنووری قەزای خانەقین کە لە ئەنجامی هێرشەکەدا 4 کەس کوژران و 2 بار هەڵگریش سووتێنران. ناوچەکە خاڵی سەربازی پێشمەرگە و هێزە عێراقیەکانیشی تێدایە، بەڵام بوونی ئەو هێزانە داعشی لە هێرشەکانی ڕانەگرتووە. دۆخی ئەمنی ناوچەکە هێندە خراپە، تەنانەت لە ڕۆژیشدا جموجۆڵ و هاتوچۆی تێدا کەم و سنووردارە. ئەم منتەقانە داعش هاتیە وشو شر ئەدەن لە بەهێزەکان پێشمەرگە ئەدەن لە سوپلای عێراقی ئەیە مۆزوعەکەوەتانی ها لە بەرچاوتان پێڕەشە دایانە لە ئاوای شێرک دایانە لە سوپای عێراقی ئاوای شێرک ئەم منتەقانە گشتی کوردشی هاتیە و عەرەبشی هاتیە. دوای هەر هێرشێکی داعش پێشمەرگە و هێزە عێراقیەکان بەجیا ناوچەکانی خۆیان دەپشکنن. چڕی دارستانەکان و فراوانی ناوچەکە وای کردووە ئۆپەراسیۆنەکان زۆر سوودیان نەبێت. پێشمەرگە و هێزە عێراقیەکان لە ڕۆژدا لە خاڵە سەربازیەکانیانەوە چاودێری ناوچەکە دەکەن، بەڵام گرفت ئەوەیە داعش دوای خۆراوەبوون دەردەکەوێت. 5 و 6 ئێوارە هاوڵاتی مەدەنی ناتوان دەربچون، ناتوان بڕۆنە دەرەوە، ئەوەی لە سنووردیەکەی بێ لە دیەکەیە، ئەوەیشی لە سنووردیەکەی نوێت لە منتقەکە دەرەچێت بەعینی ئەگەڕێتەوە ناوچەکەی. ناوچەی شێرک وەکو سێگۆشەی مەرگ ناوی دەرکردووە. خراپی دۆخی ئەمنی ناوچەکە بار هەڵگرەکانی ڕانەگرتووە. بار هەڵگرەکان لە ژێر لولەی تفەنگەکاندا و بێ گوێدانە ژیانی خۆیان لە نێوان هەرێم و عێراقدا هاتوچۆ دەکەن. هەرچەندە ئەم ڕێگەیە لە ڕووی ئەمنیەوە بۆ هاتوچۆی بار هەڵگرەکان خراپە، بەڵام بازگەی میلیشیاکانی کەمتر تێدایە و لە گێرە و کێشەی بەرتیل دەیان پارێزێت. شەڕەکان ئەو شارعانە چۆڵن، ئەوان تێنە سەر جادەکان خەڵکە فڕێنن، سیارە ئەستێنن، هاوڵاتی ئەکوژن، شتەکانە لەوێ ڕووەدا. ئەگەر سەر جادەکان بە خاڵی سەربازی تەنراون، خاڵی سەربازی پێشمەرگە و هێزە عێراقیەکان لە یەکتری نزیکن، بەڵام سەرباری هەماهەنگی نێوانیان متمانە نییە. جوتیارەکان لە کاتژمێر 9 بەیانی تا 4 ئێوارە کار دەکەن. لەگەڵ نزیکبوونەوە لە خۆراوەبوون هیچ گەرەنتیەک بۆ پاراستنی ژیانیان نییە، بۆیە ناوچەکە جێدێڵن. ئێمە لە سەعات 3 ڕۆینەوە لە 8 تینەوە بۆ شەو نامێنەوە. شەو نامێنەوە، خۆتان زان وەزعەکە شلۆخە، خەڵکە لێرە نیمان، ماڵمان لێرە نییە، چیم هەیە لێرە بمێنمەوە کابرای کرێکار خاوەن دوای لەم بیان گولێ لێمدا خاوەن عەرز هین منەکە. ناوچەی شێرکی ڕۆژاوای خانەقین ناوچەیەکی پڕ لە ململانیە و کێشمەکێشە. لەلایەک جوتیاری کورد و عەرەب لەسەری ناکۆکن، لەلاکەی تر سوپا و پێشمەرگە تەبانین لەسەری. لە وڵاتریشەوە داعش دەست لە هیچ لایەکیان ناپارێزێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمەریکا، پارێزگای دیالە.